سڵاتان لێبێت ماڵی هونەرمەند و کەسایەتی دیاری شاری هەولێر مامۆستا عەلی ئەحمەد سوتاوە دیارە ئەوەی کە لە ماڵەکەیدا بووە هەمووی سوتاوە هیچی کەڵکی نەماوە من دەمەوێت قسە لەگەڵ خۆی بکەم زانین ڕووداوەکە چۆن ڕوویداوە مامۆستا گیان دوا ناخۆشتان بێ ئینشاءالله خی گەورە قەرەبووی بکاتەوە دەبینم ماڵەکەتان بە تەواوەتی سوتاوە هیچ تێدا نەماوە ئەمە چۆن بوو یاخۆ بەخێر بێن سەرهەرد و چاوم ئەزیەتتان کێشا بەڵام وەڵاهی برام ئەم شکم لۆ هیچ نەدەچوو ئەمە لێر و کانە لە ژۆرێ پاڵمدا بووە پاشیوەی یعنی سبحان الله هەستم بە شتەکی دەکرد بۆ خدای 11 لۆ 12 شتێکی دەویست ئەمن تەلەڤیزیۆنم بۆن کرد گوتم نەکو بۆنی سوتا و شتی وابێ سەتەلایتەکانم بۆن دەکرد پلاکەکان تەمەشام کردی هەموو چوومە ژۆرێ لە تەلەڤیزیۆنی ژۆرێشم بۆ سەتەلایتەکان هەموو هیچ نەبوو پاڵم داوە تەسبیحاتم دەکرد سەعات دوو هەستم نوێژ شەو نوێژ دەکەمەوە دەکەم و وەختێک ئاوێنەی ئەوە دیارە گرمە کات ڕووناکایش زۆریش بوو غارمدا دەرێت تەمەشا دەکەم ئاگر لێرە بەربووە ئەمن لەوەی دەترسێم ئاگرەکە لێرە نەگاتە ئەرشیفەکەی چونکە ئەو ئەرشیفە لەکنە من زۆر عەزیزە تێگەیشتی زۆرم محاولە کرد بکوژێنمەوە هەموو دەست و پلم سوتا فایدە نەبوو خەریک بوو لە خۆ بچم ببوورێمەوە ئاگرەکە کەلشوەی نەما بەتەنیا بووم تێگەیشتی ئارشیفەکەش لەکنم ئەمن لەکنم لە هەموو شتێک مهمترە ئەو ئارشیفە دوایی منم توانیم خۆم بگەینمە دەرێ بە ئەلحەمدوللا برادران هاتن خەبەریانمدایە کاک مەحموود گلی و کاک مەحموود گلی بەرامبەرمە و کاک دانا و کاک شوان ئەوانە خەبەرم دانێ کوورە گوتم کاکە ورن بگەنێ ئیشەکە لە سەیتەرێ من دەرچوو ئەوان دیتیان ئەمن وەزم زۆر خراپە ئەمنیان بردە دەرێ لەسەر کورسێکی دایان نامگوتیانە تو دانیشە کەلچوەت نییە بەخۆیان ماڵیان ئاوە هاتن هەموو شتەکانیان جێبەجێ کرد و تەلەفۆنیان لەو حەریقی کرد و حەریقی شات و کوژاندیانەوە ئەمن ئەگەلێشم دەمگو وەڵڵاهی ئەمە شکم لۆ هیچ ناچی بەڵام دوای ئەوەی حەریق هات و ئاگرەکە کوژاوە ئێستا دەبینین بۆ نمونە باسی ئەرشیفەکانت کرد کە دیارە پێم وایە هەموو سوتاوە وایە برای من بڕوان پێ بکە 10,000 ماڵم بسوتابایە هەندی ئەو ئەرشیفەی متەئەسیر نەدەبووم هەندی ئەو ئەرشیفەی متەئەسیر نەدەبوو ئەرشیفەکان کاکە تێدا ساڵی هەفتە لە ساڵی هەفتە یەکەم بەرهەمی شاری هەولێر لە تەلڤیزیۆنی بەغدا تۆمارمان کردێ بە ناوی مارەی لەناو ئەو ئەرشیفەی مەوجود بوو بەرهەمی دووەم مەسەلەی شارێک لەناو ئەو بەرهەمەی لەناو ئەرشیفەی مەوجود بوو ساڵی 72 باشە ئەوی دیکە ساڵی 73 چڵپاو لە ساڵی 73 تۆمارکرا تێیدا بوو دە لە ساڵی 73 و 71 و 72 ئەو ئەرشیفە کاری هوەری تێدا خڕکرایەوە هەتاکو ئێستا بزانێت چی تێدایە باشە مامۆستا پێم وابی خانووەکە شتی خۆ نییە ناوەڵا کرێکی ماخر ئەوەش خەمەکە لەگە خەمەکانە من نازانم لەگە ساحبخانەم کرێت چیمە نازانم لەگە ساحبخانی کو تەفاهم دەکەم نازانم چۆنە تا ئێستا کرێکی مامۆستا خۆت و ساڵانێکە هونەرمەندی و خزمەت بەم شارە دەکەی وەڵڵاهی ئەوجا لە هەر کەس و زروفی خۆی چزانمەوە هاتیەوە هاتیە برێمت